ماوەی مانجێک کە ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا لە سنووری ئیدارەی سۆران لە بەرزبوونەوەی خێرادان. بەڕێوەبەری سەنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکانی سۆران ئاماژە بە دۆخی دەڤەرەکە دەکات و دەشڵێت ئەوانەی بە سەختی تووشی کۆرۆنا دەبن و ئەوانەشی جانیان لەدەست داوە دەرکەوتووە کە ڤاکسینیان وەرنەگرتووە. زۆرترین ڕێژەش لەم هەفتەیەدا تۆمار کراوە کە بەداخەوە ڕۆژانە هەم مردوو هەیە و هەروەها داخیلبوونیش لە بەرزبوونەوە هەندێک ڕۆژانە هەندێک ڕۆژ گەیشتوتە 21 کەس تاکو 23 کەس داخل کراون نەخۆشخانەکەی ئێمە و هەروەها ڕێژەی مردووش لە بەرزبوونەوەدا کە ڕۆژانە لە یەک حاڵەت زیاتر تۆمار دەکرێتن. ئەوانەی کە لە ژێر چاودێری دکتۆر و لە نەخۆشخانەکان خێوەندراون و یاخود ئەوانەی کە بە ڤایرۆسی کۆرۆناوە مردون هیچ یەک لەم حاڵەتانە کە ڤاکسینیان لێ نەداوە. بەرزبوونەوەی خێرای ژمارەی توشبووان بۆتە جێگای نیگەرانی دەستگا تەندروستیەکان و بەڕێوەبەری تەندروستی سۆرانیش دوو ڕێگا بۆ خۆپارێزی و پاراستنی جانی هاوڵاتیان دەخاتە ڕوو. ئەو ئامارە ئێمە ڕۆژانە کەوانەکەن سەبار گەورگنی ڤاکسین ئەو ئامارە نین کە ئێمە پێشبینیەکەین یاخود ئێمە پێمان باشە بکرێتن. ئەوە گرنگترین خاڵەکە ڤاکسین هەموو هاوڕێتن ڤاکسین وەرگرن. خاڵی دومیش پابندبوونە بۆ ڕێنمایەکانی تەندروستی بە تایبەتیش لە شوێنە گشتیەکان و لە قوتابخانەکان کە توان بڵێم بە شێوەی زۆر سەرەکی قوتابخانەکان چکە لە قوتابخانەکان ئەو قوتابیانەیە کە لەوێن ماوەی زۆر دەگەرێک بەسەرە بنواتە ماوەکە توان بڵێم لە 3 ساعت تا 4 ساعتە کەوەش ماوەی درێژە. ئاماری تەندروستی سۆران دەری دەخات ڕۆژانە سەروی 115 کەس لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تووشی کۆرۆنا دەبن. بۆ ئەوانەی هەردوو ژەمی ڤاکسینیان وەرگرتووە بە سوچی توش دەبن و ئەوانەشی پێکوتیان وەرنەگرتووە بە سەختی تووشی کۆرۆنا دەبن و ڕۆژانەش زیاتر لە توشبوویەک جان لەدەست دەدات. کۆی توشبوانی کۆرۆنا لە سۆران گەیشتە 9699 کەس و لە ڕوانزیش 871 توش بوو. قەزاکانی چۆمان و مێرگەسۆریش بەسڕی کەوتونەتە بەر کاریگەری ئەو شەپۆلەی کۆرۆنا. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران.